سيدي دير بالك سيدي سيدي سيدي. لارا، ببوورە دەتوانی فۆتۆیەکی من و لارە بگریت؟
ئەتوانم یارمەتی بدەم؟ هەڵۆ؟ ئەو فۆتۆیە ناوی چییە؟ لە پەنجەرەوە. لە پەنجەرەوە؟ ئەی بۆ ڕاو نەبێ؟ ڕاو؟ بۆ ڕاو؟ ئەینەت بیستووە کە ئەڵێن ڕاوی ماسیەک مەکە کە لە مێژە خوددا ڕاوی کردووە، کۆترێکی سپیش مەکوژە کە لە مێژە لە خەزاندا مردووە. دەست خۆش بەخێر بێن هاوڕێیان. ئەمڕۆ 28/12 ڕۆژی لەدایکبوونی منە. 28/12 ڕۆژی لەدایکبوونی منیشە. فەرمون ئێستاش ئێوە و پیشانگاکە. الله لەو کارە جوانە سیرکە زۆر جوان. دەست خۆش زۆر سوپاس. پیشانگاکەت ڕازاندەوە.
دڵخۆش بووم کە بوومە ئیلهامی فۆتۆیەکی جوانی تۆ.